کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر ئامادەکاریەکان بۆ پێشوازی لە ساڵی تازە ساڵی 2019 زایانی دەکەین لەم بە دوواداچوونەدا بە دوواداچوون لەسەر ئامادەکاریەکان لەلایەن پۆلیسی هاتوچۆ پۆلیس لە ڕووی تەندروستی و تەواوی ئەو ئامادەکاریانەی کە لە کەرتی گەشت و گوزار بۆ پێشوازیکردن لە سەری ساڵ دەکەین بابزانین هاوڵاتیان چیان لە حەقبەدایە بۆ ساڵی تازە ئومێدیان چییە چۆن دەڕوانە ساڵی داهاتوو لەگەڵمان بن. خەڵکی سلێمانیم هاتوومەتە ماڵی پورم مانە هەمیان کچی پورمن بۆ سەری ساڵ هاتوون بەڵێ بۆ سەری ساڵ هاتین هاتوون لە هەولێر بکەن بەڵێ بەڵێ زۆر باشە سەری ساڵ بۆ ئێوە چ مانایەکی هەیە سەری ساڵ دەستپێکێکی تازەیە بۆ ژیانی خۆت گرنگە لە ژیان زۆر زۆر گرنگە لە سەری ساڵا توانی شتی ئەجامی ترە هەبێت توانی ئەیمی تردانەی بۆ خۆت شتی تازە بکەیت زۆر زۆر گرنگە لای باشە کەوایە ئێوە ئاهەنگ دەجێڕن بەیەکەوە چی دەکەن ئاهەنگەکەتان چۆنە باسی ئامادەکاریمان کردووە خواردن داری سەری ساڵ دانیشتن و کۆبوونەوە قسەی خۆش هەڵپەرچێ دەکەن بەڵێ بەکیدی هەرەبێ لەگەڵا هەڵپەر سەری ساڵ یان ئاهەنگ جێڕان بۆ فەقیر نییە ئەمە ڕاستە ناوان نییە تۆ هەچ کەسە بەپی ئیمکانەتی خۆی ئێستا لەوانەیە هەنێک کەس ناتوانێت بچێتە قاعەیەک بچێتە حەفلێکی گەورە لە ماڵۆ بیکە ئێمە خۆمان ناچینە قاعەوە لە ماڵۆ ئەکین وەمان پێ خۆشترە تر هەر کەسە بەپی خۆی بەپی ئیمکانەتی خۆی توانی هەر کێکێکی بچکۆلە بکەی لە ماڵەوە و داینیت و بۆ خۆ سەری ساڵ بکەی سەری ساڵ بۆ فەقیر و گەورە ئەو شانە نییە باش دەڵێن ساڵی نوێ ساڵی نوێ بوونەوەی مرۆڤ دەتوانانی خۆی نوێ کاتەوە ڕاستە بەتاکید ئەوە زۆر ڕاستە ساڵێکی نوێ ئەو ناخۆشیانە دەبیر کە لە ساڵی پێشوە هەبوو هەڵدا بەخۆشیەوە پێشوازی لە ساڵی نوێ بکەیت خۆت ئامادە کردو بۆ سەری ساڵ وەڵی ناوەڵا بە ئەوەی بەس ئەوەندەی دەسام ساڵێک لە عمرمان دەڕوە بەس خەڵک لە خۆی هەندێک خۆشی دەکەن دەگەڕێن و دێنە ئەو پارکەی بۆ تۆ ڕۆژە چی خۆشە؟ ناوەڵا ساڵێک لە عمرم دەڕوە ئاهەنگ دەجێڕی تۆ لەگەڵ خێزانن ناوەڵا ئاهەنگ ناجێڕم ئاهەنگ ناجێڕ ناوەڵا ئاهەنگ ناجێڕ وڵای لە ماڵ و منداڵی خۆم دەبم خۆشترە نەک بێم ئاهەنگ لە ماڵ و منداڵی خۆت پێ کۆنانێک دەخۆن ینی سەری ساڵ بۆ تۆ ساڵێک لە عمرمان دەڕوە تایبەتە یان تایبەت نییە ناو تایبەت نی ساڵێک لە عمرت دەڕوە لە هەموو دنیا ینی ئاهەنگ دەجێڕن پێشوازی لە ساڵێکی نوێ دەکەن ومێدی نوێ دروست دەکەن زین کوات ساڵێک لە عمرت دەڕواتن ژیان لای تۆ خۆشە؟ ژیان خۆشە ژیان بۆی خۆشە کە گوزەران خۆش بیتن لەو ماڵ منداری خۆت معاش زۆر بیتن نەک وەکو ئێستا معاش کەمە سەری ساڵ ساڵێکە و تێ ئەپەڕێ لە عمرمان کەمەوە بی ینی پێویست دەکە ئاهەنگی بۆ بجێڕین ئاهەنگێڕان هیچ پێویست ناکات خەڵک کاتێک ئاهەنگە گێڕێ کە دڵی خۆش بێ ئێمە کۆمەڵێ نەهامەتی کۆمەڵێ دەردەسەری کۆمەڵێ کێشە کۆمەڵێ تیرۆرت اینجا کا مشکلە فەرموسەی بەچکەی فەقیرکە ئەگەر ڕووی کامیرەکە بسوڕێنە خەڵک بەو حاڵەوە سەری ساڵ من دێمە ئەم بازاڕەمانە دینم جەرگم ژانەکە ئەولادی خۆم دێتە پێشاوم فەرمەوە سەری ساڵە چەند معاش نەدراوە خەڵک بە گیرفان پڕەوە ئەگەر گیرفانی لە زۆربەی شارەکانی کوردستان هۆڵەکان ئاهەنگ دەجێڕن ئاهەنگە جێڕێ ئەوە من نیم بەچکەی فەقیر نییە بەچکەی منسوولە کوڕە دەوڵەمەنە کوڕە هەژار نییە کوڕە هەژارێک ناتوانێت بێتە ئەم بازارە بە هەزار ناتپێڵاوەکانی سەوەکە نەک بچێ بە دەفتەرە دۆلاردانا من زەلامە ناسم بە دەفتەر دۆلار بە شاباشەکان نەک بە بۆنی سەر ساڵەوە هەموو هەفتێک و بەزمەی هەیە سەری ساڵ لای من نوێ بوونەوەیە ئەگەر هەرممە خۆمان نوێ بکەینەوە بە هەموو نەوعەشی لە بۆ لە پیسی لە ناخۆشی لە خۆشی هەموو نوێ خۆمان نوێ بکەینەوە بەرەو ئاستەکی زۆر جوان دەڕۆن ئینشاءالله حکومەتیشمان نوێ دەبتەوە و کە نوێش بەوە ئینشاءالله چاکسازی دەکا و پاکسازی دەکا و سەرکەوتوو دەبین پەنا بەخوا باشە کەوایە بەلای تۆوە ساڵی نوێ بەواتای نوێبوونەوەیە و دروستکردنی ئومێدێکی تازەیە هەندێک لە هاوڵاتیان دەڵێن سەری ساڵ یعنی تەنیا بۆ دەوڵەمەندە ناوانەی گیرفانیان پڕ نەبێ پێویست ناکە ناهەنگ بچێڕن بە خودای سەتا شتێک لەگەڵوانم سەتا شتێک یعنی زۆر نا بەس لای فەقیریش هەر نوێ بوونەوەیە لای دەوڵەمەندیش نوێ بوونەوە
بەس دەوڵەمەندیش خۆیان نوێ بکەنەوە باشە ئەوانیش باش تۆ لە سەری ساڵدا لەگەڵ خێزان و ماڵ و منداڵ و کەس و کاردا هەنگ دەجێڕی یعنی دەیکەیتە ڕۆژێکی تایبەتیانە وەکو شەوانی ناوەکو شەوانی دیێچکە لەبەرەوەی جیاوازێک لەبەرەوەی ئەوەم نییە ئەو دەرفەتە نیە ئەو مادەیە نیە کابراایەکەم متەقاعدم 272,000 دیناری وەردەگرم 28,000 دایەمە سەر تەقاعدەکەی کرێخانیدم نازانم چۆن پیا دەبی ئەویدی تۆ کەسێکی بەتەمەنی بەێ دەڵێن ڕابردوودا ئۆتۆمبیل نەبوو خواردنی زۆر نەبوو خانی جوان نەبوو جادەی باش نەبوو بەڵام خەڵک هەر ینی دەژیە ڕازیش بوو ئێستا قەنەعەت نەماوە دەڵێ فێر بکەران فێر مەکە ئەگە فێرت کرد لە بیریان مەکە ئەوان فێرە درۆیان کردین فێرە خواردنیان کردین لە دوا لێیان بڕین لۆ لە ناو بەحری نەفتیم شەو ڕۆژ نەفت لە ئاسمان و لە بن ئاردوی لە سەعاردی دەڕوا ئەتو بابی ملەتی ئەو ملەتەی تووە بەرمیلەک نفتی سارەکی چی دەکەی هیچم پێ ناکرێت تۆ ئەگەر دەستەڵات لە دەستی تۆ بێت چی لەوی خراتر دەکەم قەناعەتت تەبیە من نەوێ بم لەوی خراتر دەکەم ساڵی نوێ بۆ تو گرنگ نییە بەرەوەڵا ئینشاڵە دەبێتە خێر و خۆشی دەڵێن مرۆڤ نابی بێ هیوابی دەبێت دائیمەن گەشتبین بی هیوا دروست بکە و بەرنامەشی هەبی بۆ ینی ساڵی ڕابردوو لە چ شکستی هێناوە دەبی بۆ داهاتوو پلانی باشتر لەگەڵام بۆ چونەی بەڵێ لەگەڵم بۆ چونەوە تۆ لە ساڵی ئایندە بەنیازی چی بکەیت واللهی بە ساڵی نازیز بە تەمایز نیمە ئاهەنگ ناجێڕی نەخێر لەگەڵ خێزانە نانێک ناخۆی احتمالە ساڵی نوێ ساڵش خۆشە تاوان لە تەمەنی ئینسان کە ساڵی نوێ ساڵش بەڕێ دەکەی ساڵش دێ لە ژیانن بەڵام ینی ئاهەنگ و شتی وام نییە ینی بەڕاستی باشە من باسی ئاهەنگ ناکەم بەڵام دەتوانین تۆ لەگەڵ خێزانەکەت نانێک دەتوانم ینی ئەوە لە بەرنامە هەیە یان نییە بەڵێ هەیە 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 ینی کەوایە گرینگە ساڵی نوێ گرینگە تەوان ژانێکی نوێ دەست ژیانێکی نوێ زۆر خۆش انشاءالله دەست پێ دەکا بەرەو خۆشی دەڕۆین انشاءالله ئامادەکاریەکانتان بۆ سەری ساڵ چیە؟ بڵێ سڵاو ئامادەکاریەکان ئێمە بە تایبەت لە سنووری پارێزگای هەولێر ڕازاندنەوەی باغی شارە کە سنتەری ناوەندی بازاری هەولێرە جگە لەوەش بەشێک لە شەقامی 6 مەتری و هەروەها نزیک پارێزگا و جگە لەوەش ئێمە سەرپەرشتی و هەروەها چاودێری ئەو شوێنانە دەکەین کە بە تایبەت شوێنە گەشتیارەکان ئاهەنگی تایبەتیان تێدا ئەنجام دەدرێت بە بۆنەی جەژنی سەری ساڵ بە تایبەت لە هۆڵەکانی ئاهەنگژێران یان هۆتێلەکان بە ئەوانەی 4 ئەستێرە و 5 ئەستێرەن یاخود ڕێستورانتەکان ئەوانە ئاهەنگی تایبەتیان دەبێت بە بۆنەی جەژنی سەری ساڵ بێگومان ئێمە لەگەڵ وانیش لە هاوکاری داینا و چاودێری ئەو شوێنانەش دەکەین کە ئاهەنگی تێدا دەکرێت جگە لەوەش لە ناو شاریش ئەو وەکو باسم کرد ئەو چالاکیانەش ئەنجام دەدات بەڵام ئاهەنگی گەورەی ئەوە ساز ناکەن لە ڕابردوودا چالاکی واتان دەکرد خۆی وەکو حکوومەت تقریبان لە 2014ەوە هیچ چالاکیێک ئەنجام نەدراوە بەهۆی ئەو بارودۆخی کە لە کوردستاندا هەبووە بەڵام لە دوای 2014 ئەم ساڵ وەکو حکوومەت ئێمە هەستاین بە جوانکاری شاری هەولێر و بەشێک لە پارکەکان بەڵام وەکو ئاهەنگ کە گەشت و گوزار یاخود حکوومەت سەرپەرشتی بکە یان ئەنجامی بدا هیچ ئاهەنگێکمان نیە لە سنووری پارێزگای هەولێر چەند ئاهەنگ دەجێردرێ لە شەوی سەری ساڵدا زانیاری ئەوەتانەیە وەکو ژمارە نا بەڵام وەکو باسم کرد لە بەشی زۆری مۆڵەکان لە ڕێستورانتەکان ئەوانە هۆتێلەکان ئەوانە ئاهەنگی تایبەت دەجێڕێ و چەند گروپێکی دەرەوەش هاتوونە بۆ بەستی ئاهەنگجێران لە چ وڵاتێک لە ناوخۆی عێراق هاتوونە هەروەها لە دەرەوە هاتوونە لە لوبنان لە تورکیا ئەوانش لە وڵاتانش گروپی تایبەت بە ئاهەنگگێران هاتوون باشە سەبارەت بە سەری ساڵ بۆ کەرتی گەشتیاری ینی گەشتارێکی باش دێتە کوردستان لەو جەژنەدا یاخودنا بێگومان بەپێی ئەوەی کە ئێمە بە دووادا چونمانەیە هەروەها لە پەیوەندیدان لەگەڵ بە تایبەت ئەو کۆمپانیانێک کە گەشتیار دەهێنن لە ماوەی ئەو 25 مانگەوە بە شێوێکی بەردەوام ڕۆژانە جگە لە ئەوانەی بە ئۆتۆبیلی تایبەتی خۆیان دێن بە شێوێکی بەردەوام ڕۆژانە چەندان گروپی گەشتیاری لە ڕێگای پاسە گەشتیارەکان و لە ڕێگای کۆمپانیەکانەوە دێن ینی هەر بۆ نمونە تا دوێنێ سعات 4 نزیکەی 105 پاس هاتوونەتە شاری هەولێر لە بەشی زۆریان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتوون بەڵام مەبەستم دەنم تەنها بۆ دوێنێ کە ڕۆژی شەمە بوو
ئێستاش و ئەوڕۆژ و ڕۆژانی ڕابردوش هەر بەردەوام بوو ئەو هاتنی ئەو گەشتیارانە. باشە ئەگەر باسی کەرتی گەشتیاری بە شێوەکی گشتی بکەین یعنی ئەم ساڵ هیچ ئامارێکتان لە بەردەستە چەند گەشتیار ڕووی لە هەرێمی کوردستان کردووە؟ وەکو هەرێمی کوردستان ئێمە لە سەرەتای ساڵی 2010 پلانی ئەوەماندانەکە لەم ساڵدا کارمان لەسەر ئەوە دەکرد نزیکەی 2,500,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستان بکە. خۆشبەختانە هەتا سەرەتای مانجی 12 ئەو ڕێژەیە بەرزتریش بوو نزیکەی 2,800,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. دیارە زۆربەی جارکەم و کوڕی هەیە و باسیشی لێەوە کراوە سەبارەت بە سەری ساڵ زۆر جار نەبوونی ڕێستوران نەبوونی هۆتێل هەندێک جار گرفت بۆ گەشتیاران دروست دەکات چاوەڕێی ئەوە دەکەن گرفت دروست بێ یاخۆ چارەسەر کراوە لە شاری هەولێر ئێمە چاوەڕێی ئەوەی ناکەین گرفتی شوێنیمانەوە دروست بێت چکە ئێمە لە شاری هەولێر لە ئێستادا دەتوانین لە شێوێکدا زیاتر لە 40,000 گەشتیار لە شاری هەولێر بمینێتەوە خۆشبەختانە کێشە شوێنیمانەوەمان نییە بەتایبەت دوای ئەوەی کە گەشتیاران لە ڕێگەی گروپی گەشتیاریەوە دێن یعنی هەتا ڕادەیەکی باشیش ئەو گرفتانە چارەسەر کراون چونکە پێشەوەی گەشتیاران بێن پاکێجێکەیە لەگەڵ ئەو کۆمپانیانە ئەوان ڕێککەوتون بەرنامەی گەشتەکەیان دیارە دەچنەچێ و کەی دەگەڕێنەوە و کەی دێن ینی ئەو گرفتانە لەوانەیە پێشتر لە پێش 2014 هەتا ڕادەک لە شاری هەولێر بەتایبەت لە بۆنەکان کە گەشتیارێکی زۆر داهات تووشی ئەو گرفتانە دەبووین بەڵام دوای ئەوەی کە ینی ژماری هۆتێلەکان زۆر بوون و هۆتێلی باش لە شاری هەولێر دروستکات جگەلەوەی سەبارەت بە ڕێستوران بە ڕێستورانت وەکو باسم کرد ینی لە ئێستادا پێشان ئەو گرفتەمان هەبوو بەشێک لە خەڵکی هوشیاری ئەویان نەبوو ینی لە بۆنەکان دادەخرا ڕێستورانتەکان بەڵام ناڵێم 100% چارەسەر کراوە بەڵام ئەگەر بەراورد بکەین لەگەڵ پێشان زۆر فەرقی کرد. بۆ شەوی ساڵی تازە بەشێک لە گەشتیاران لە دەرەوەی کوردستان لە ناوەڕاست و باشوور عێراق دێنە کوردستان هاوکات گەشتیارانی هەرێمی کوردستانیش وەکو باسی لێوە دەکرێت لە ڕێگای فڕۆکەوە دەچنە دەرەوەی وڵات ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ چەند کۆمپانیایە قسە بکەین با بزانین ڕێژەی گەشتیار لە کوردستان و بۆ دەرەوەی وڵات بۆ سەری ساڵی تازە چەندە. ئێستا هاتن زۆرە گەشتیار زۆرە بێتە کوردستان یان خەڵکی کوردستان دەچێتە دەرەوە بۆ گەشتکردن؟ وەڵای هەمیشە خەڵکی کوردستان زیاتر دەچێتە دەرەوە بە بەردەوامی خەڵکی کوردستان دەچێتە دەرەوە. بەڵێ لەبەرەوەی با بڵێن عێراق وەکو ئێمە کە بەشێکین لە عێراق ئەو سومعە ئەمنی نییە کە هەموو خەڵک بە ئاسانی تێبگا کە هەرێمی کوردستانیش ئەو ئارام و ئاسایشەی لێ هەیە. هۆکاری دووەمیش ئەوەیە لێرە نرخەکان زۆر گرانە یعنی نرخی هۆتێلەکان و چێشتخانەکان زۆر گران بۆ کوردستان بڵێ بۆ یەکەم هۆکار ئەوەیە تاکو ئێستا لە دنیادا مەفهومی ئەوە نییە کوردستان سەربەخۆبی هەر کوردستان بێگومان تۆ ناتوانی کابراەک لەو سەری دنیا تێبگەین ئەو جیاوازێ بکە کە ئەو ئەمن و ئاسایشی کامە ئێستا هەیتمان وای تێبگەینی کە هەیە. دووەم نرخەکان وەکوتم لێرە گرانە بۆ نمونە یەکێک ئەگەر هەفتەیەک لە کوردستان بمێنێتەوە یان لە تورکیا بمێنێتەوە کە وڵاتێکی گەشتیاری پێشە لە دیارە لەوانەیە لێرە کۆستەکەی یان تەکلفەی زۆر زیاتر بی لەوەی لە وڵاتێکی وەکو تورکیا بی. ینی گەشتیارە ئەگەر لە ئەستەمبۆڵ ببینێتەوە لە هەولێر ببینێتەوە خەرجی لە ئەستەمبۆڵ کەمترە لە چاومان لە ڕووی خۆی گەشتیار پێویستی بەچیە دووشتی زۆر سەرەکی هۆتێلەمانەوە هۆتێلەکانمان سعریان گرانە و هەروە نان خواردنیش ڕۆژانە 2000-3000 پێویستی بە چێشتخانەیە پێویستی بە کافتریایە هەروە ئەو شوێنە گەشتیاریانەی کە بۆی دەچی زۆربەی نرخ لێرە هەرزان ئەم ساقاکێکی زۆر چۆتە دەرەوە بۆ گەشتکردن ئەگەر بەراورد بکەی لەگەڵ ساڵی ڕابردوو ڕێژەی گەشتیاران زۆر زیاتر بووە چەندە ئەگە بڵێن لە سەدا لەوانەیە ینی لەوانەیە 150 زیاتر بی لەبەر پار ئەو کاتەی بەهۆی ئەو گەمارەوەی کە حکوومەتی کە سوڵتەی تەیڕانی مەدەنی عراقی لەسەر فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانی دانابوو
گەشتەکان وەستا بوون بۆ دەرەوەی عێراق تەنیا لە ڕێی بەغداوە زیاتر یان لە ڕێی بەغداوە یان لە ڕێی شەرناخ و ماردینەوە کە ئەوەش هەم زەحمەتێکی زۆر بوو هەم گرفتەکی زۆر و تەکلیفەی زیاتر و ناخۆشتریش بوو. ئێستا نرخەکان تکێتی تارە گران بووە یان دابەزیوە نرخەکەی؟ خۆی بە شێوەیەکی گشتی لێرە نرخەکان لە چاو وڵاتانی دەرەوە دائیمەن گرانە. بۆ؟ وەڵی هۆکارەکان زۆر زار دەرن هەر دەگەڕێتەوە سەر مەسلەی ئینشورانس و مەسلەی ئەمنیەتی ئەو فڕۆکەی کە دێ ئەوە تەسیری هەیە لەوانەیە ئینشورانسی ئەو فڕۆکانی کە دێنە ئێرە گرانتر بی واروان دەمێنێتەوە سەرەوەی ئەمە کۆمپانیایەکی گەورەی ناوخۆیمان نییە زۆربەی وڵاتانی دەرەوەی کە ئەوان بە شێوەکی ئیستیغلالی سعرەکان دادەنێن منافسیان نیە ینی خۆیان ئاسمانی ئێمەیە بەڵام فڕۆکەکان فڕۆکەی ئەوانن ئەوان نرخ دیاری ئەوان نرخ دیاری دەکەن کەس ناتوانێت لێرە کەس کۆنتترۆل لەدەست ئێمە نییە و لەدەست حکوومەتیش نیە ئەوانە کۆمپانیای ئالینە ئەوان بەخۆیان دەزانێت نرخەکان ینی زۆر گران من بە بەراورد لەوەی کە کابراایەک لە تارانەوە دەچێتە ئستانبول یەکش لە هەولێرەوە بچێتە ئەستانبول نرخەکان پێ لەوانەیە مەسافەکە یان دیستنیشنەکان نفسی مەسافە بن یان نفسی تەکلفە بێ لەسەر تەیارانەکە بەڵام نرخی تکتەکە زۆر جار 3 بەرابەر 4 بەرامبەرە یان 3 بەرابەر بەڵێ ئەگەر ئەو بۆ نمونە تۆ باسی تاران دەکەی ئەگەر تاران ئەستانبول تاران مقارنە بکەی لەگەڵ هەولێر ئەستانبول هەولێر 2 بەرابەر 3 بەرابەرە استقلالی لە هاویناندا دەگاتە زیاتریش یعنی بۆ نمونە ئەو هاوینی ڕابردوو بلیتی فڕۆکە زۆر گران بوو بۆ تورکیا و بۆ ئەوروپا لەبەرەوەی ڕێگەی ئەوروپا شەر بە تورکیادایە استقلالی تێدا لە بەرەو شەریکاتەکان تورکینە و ئەوان خۆیان سعرە ئێستا بە چەندە تکێتی تارە بۆ تورکیا؟ ئەگەر بۆ سەری ساڵ نەبێ ئێستا نرخەکان تۆزێک دابەزیون عادەتەن لە وەرزی زستاندا دەبەزێ ئێستا لە بینی 350-400 دلارەوە دەست پێ دەکە کلاساتەکان ئیتر بەرەو 500 و 600 ئەوانە دەڕوە لە وەرزی بەڵام لە 350ەوە دەست پێ دەکا با بڵێن بەس لە هاوینان سعرەکە زۆر بەرز دەگەیشتۆتە چەند؟ وەڵاهی تکت لێرە فرۆشراوە بە 1000 دلاری بۆ ئەستانبول لە هەولێر بۆ ئامادەکاریەکانی ئێوە بۆ ساڵی تازە چییە؟ کۆمەڵێک ئامادەکاری دەکەین بۆی بۆڕووی هەر ڕووداوێک نەخوازرا بینەوە ئامادەکاریەکان دوو لایەنە لایەنێکی لایەنی خۆپارێزی بۆ هاوڵاتیانە نەک بۆ نەخۆش هاوڵاتی دەبێت ئاوی پاک لە سەرچاوەکانی ئاو تیمەکانی ئێمە بەردەوام لە ئێشگری بن بۆ وەرگرتنی نمونە هەروەها تیمەکانی چاودێری بازار و شوێنە گشتەکان بەمان شێوە ئێشگریان هەیە لە 24 کاتژمێری و هەروەها هەندێک تیمی کۆنتڕۆلکردنی نەخۆشە گۆزراوەکانێ بۆ نمونە ئێمە دوێنێ حالەتێکە بوو ئەخبارێمان بۆ دێ ئەگەر لەو نەخۆشخانەیان نەخۆشخانەیە نەخۆشیێکی ڤایرۆسی نامۆ هەبێت یان هەر بەکتریایەک یان تەسەمێک حالەتێک تیمەکانی مە دەستبەجێ دەچن بۆ زیاتر بە دۆدارچوون و لێکۆڵینەوە لە نەخۆشە بۆی نەبێتەوە بە تەشانەکردن نەبێت لە نێو هەوڵات و بەشەکانی فریاکەوتن نەخۆشانە گشتیەکان کراوەیە تەنانەت لە دەرەوەی شاری لە قەزا و ناحیەکان و لە ناو شاریش بە جێرەی پسمۆرەکان بۆ نمونەی منداڵان فریاکەوتنی منداڵانەیە ئافرەتان فریاکەوتنی ئافرەتان ئێرە چوار فریاکەوتن لە شەقڵاوە لە قەزای سۆران لە قەزای مێرگە سوور ببورە ئەوەش لایەنی فریاکەوتن هاوشێوەی نەک ڕۆژەکانی تر بەڵکو زیاتر لە ڕۆژەکانی تر تەرکیز لەسەر تەواوەکانەیە بۆ ئێوە ئاسایی نییە ڕۆژێکی وا لە سەری ساڵ و جەژنەکان بۆ ئێوە باری پزیشکان و کارمەندانی تەندروستی و ئیدارەی نەخۆشخانەکان پڕزتر دەبێت لە پشۆکانە بەرەوەی 24 کاتژمێر دەبێت بۆ نەشتەرگەری فریاکەوتنی و کتوپڕ بە تاوانانە نیوەی شەریش بە بەردەوام هەوڵەکانی نەشتەرگەری کرا پزیشکی فریاکەوتنی و نەخۆشەکانیان دەبینن لایەنێکتر کە بەڕێست پرسیار کرد لایەنی تیمی گەڕۆکە ئەمە لە ژێر لە بە ژمارە مۆبایلی یان بڵێن هێڵی 122 تیمەکانی فریاگوزاری خێرا بەردەوام وەڵامی هاوڵاتیان دەنەوە دەگەنە شوێنی مەبەست و هاوڵاتیان دەگەینە نەخۆشخانەکان هەروەها تیمی تایبەت بۆ ڕۆژانی پشومانێ بە تایبەتی بۆ شەوی سەری ساڵ بۆ ئاهەنگەکان و بۆ ئەو شوێنانی قەرباڵی تێدەبێ
تیمی پزیشکی فریاکەوتن بۆ نمونە لە شارۆچکەی ئەنکاوە لە ناو بازار لە فامیلی مۆڵ لە فامیلی لاند لەو شوێنە شەقامی ئیسکان کۆمەڵێک شوێنەی ئەمە بە جۆرەی تیمەکانمان دابش کرد بۆ ئەگەر خوا نەخواستە هەر حادیسەیەکی نەخوازرا و هەر کتوپڕێک نەخۆشێکە بێ لێندن ئەوەی چارەسەر و پێویست بێ بۆی دەکەن زۆر جار کە پشوو دەبێت زۆر جار دەگوترێت پشووە دکتۆر نییە هەندێک جار ینی حالەتی وا هەیە ئەم حالەتانە هەیە لە سەری ساڵ یەک حالەت هەیە لە پشۆکانی ئەویش پێ دێن نۆڕنگەی دەرەچی ینی لە نەخشانە گشتەکان ئەو عیادی خارجی ئیسچاری کە پزیشکی پسپۆر دادێن شبیانیان بۆ سڕی نەخۆش بە سڕە هاتویان سڕێ عملیاتی هەیە تەوانەوە نییە بەڵام فریاکەوتن و عملیاتی تەواڕی یان نەشتەرگەریەکانی فریاکەوتن هەیە بۆ ئەو نەخۆشانی کە ئیمەرجنسی نینە بەتەکید طبعاً ئەمە ئەو ڕۆکە خۆمان تەماشامان کرد لە نەخۆشخانەی ڕزگاری فێرکاری هەموو پزیشکانی پسپۆر سەریان لە نەخۆشخانەکاندا و ئێستاش بەڕێز دەبین ئێستا و نەخۆشانەی ئێستا لێرەنا لەوانەیە هەندێکیان نەشتەرگەری دێ ئامادەکاری بۆ دەکرێت لەوانەیە بچێتە ناو هەڵی نەشتەرگی و ئێستا لەوانەیە ئەگەر بەڕێستان بچن ببینی نەشتەرگەری ئەنجامدانی نەشتەرگەری داخلکردنی نەخۆش و تەخلیفکردنی نەخۆش و متابعەکردنی پزیشکی پسپۆڕە ئینجا پزیشکانی نیشتەجێی دێرین و خولاوە من حالەتێشترە بۆ باسکەم ڕەنگە هاوڵاتی لەو حالەتانەدا تۆزێک لێ بکە ئەو حالەتانەی کە ئیمەرجنسی نییە یانی فریاکەوتن نیە بۆ ئەوانەش چارەسەریەکماندانەوە هەڵشێ ساڵەکانی پێشوو نۆڕنگەی دەرەچی و تایبەتمانەیە بۆ نەخۆشانەی کە نەخۆش فریاکەوتنی هەر لەم نەخۆشخانەیە هەیە لە فریاکەوتنەکانی تر هەیە. هەولێر پایتەختە سەری ساڵ جەژنی لێدایکبوونی حەزرەتی مەسیح هاتنی گەشتیارێکی زۆر پێکاتەی زۆر لێرە بۆنی زۆر هەیە ئامادەکاریەکانی ئێوە چی؟ بۆ زانیاری بەڕێزتان زیاتر لە 80 شوێن لە ناوشاری هەولێر و دەوروبەری ئاهەنگ دەجێدرێ بە تاکید ئەو شوێنانە پێویستی بەوەیە کە ئێمە وەکو دەستگامیەکان بیان پارێزین و خەڵک بە تاکید تا 4 و 5 بەیانی لە ناوشار دەمێنێتەوە و ئاواتە خوازین ئێمە وەکو دەستگامیەکان ئەو ساڵش وەکو ساڵانی پێشتر سەری ساڵ بە شێوەیەکی خۆشی و ئاهەنگ و بە ئاهەنگەکان بەڕێ بکەن و ئێمەش وەکو دەستگامیەکان پۆلیس ئاسایش بە هەمانجی هەموو لایەکمان ئەو بەرنامەی کە دامان ڕێشتووە هەموو سەرجەم شوێنەکان دەگرێتەوە ناوشار حتا شوێنە گشتەکان دەگرێتەوە پارکەکان دەگرێتەوە مۆڵەکان قورسە هەم ناوشار تەنانەت هەندێک دەستنە دەرەوەی شارێش ناوچە گەشتارگەکان ئەوەی کە من دەمەوێت باسی لێەوە بکەم زۆر جار ینی لە سەری ساڵ و جەژنەکاندا زۆربەی فەرمانبەران لە پشودان بەڵام پێم وایە لەو دۆخەدا پشوو لای ئێوە نیە نانە ئێمە پشومان نییە ئەمە بەردەوام لە ئامادەباشی پێ دەڵێن ئامادەباشی لە 24 مانگ تا 2 مانگ ینی دوای ڕۆژێکی دوای سەری ساڵ ئێمە لە ئامادەباشی دەبین لێرەوەش بە پێویستدام دەستخۆشی بۆ برایانم لە ئاسایش لە بازگەکان کارکە قورسەکە زیاتر دەکەوتە سەر ئاشانیەوانیش لە خەڵکە چێزگار زۆر دێتە ناوشاری هەولێر و بۆ ئەم ساڵیش جیاواز دە ساڵانی تر هەیئەی گەشت و گوزاری عراقی چەند ئاهەنگیش دەکات لە ناوشاری هەولێر لە چەند شوێنێکی جیاجا هەیئەی گەشت و گوزاری عراقی دێ ئاهەنگ دەکات لە هەولێر خەڵکێکی ئێزگار زۆری داوات کردووە لە هەموو شوێنەکان بە تایبەتی برا عربەکانمان کەوانەی نیشتەجێی کوردستانن شاری هەولێر و دەوروبەری شەوی سەری ساڵ خۆیان سەرپەرشتیەوە هەیئەیەکی گەشت و گوزار لە عێراق دێ لە هەولێر ئاهەنگ دەکات لە پێشوودا گرتەیەکی ڤیددیۆیی بڵاو کرایەوە کە چەند گەنجێک هێرش دەکەنە سەر کەسێکی عرب کەوای ئێستا شتەکە پێچوانە بۆ بە تەکید پێچوانە دەبێتن وە باز لەوەش دەکرێت کە چەند کەسێکی ئەمنی لە ناوشار تەکریم دەکرێت واتە پاداش دەکرێتن بۆ ئەو خزمەتەی کە چەندین ساڵ لە ساڵی 2023 کە تا ئەمڕۆ ئەو برا عربانەی کە لێرە نیشتەجێ بوونەوە هاوکاری کراون پێگیریان کراون حالی ئەو کەسانە وەکو هەر هاوڵاتێکی ئەو شارەیە لە هەموو ڕووەکان کاک عەبدولخالق زۆر جار گلەی لەم لا و لەولا جێبیز دەبوون باسییان لەوە دەکرد لە کوردستان ینی مرۆڤ گەشتیارێکی عەرەبیان گەشتیارێک کە دێتە کوردستان ئازادیەکانی خۆی زێدە پەیڕەو ناکەن ناتوانێت پەیڕەوکە ئەمە بۆ واقعی ئێستا دەگونجێ لە بەتەکیدوانە تۆ ینی لە وەختێک لە وەختەکان تەنها لە هەولێر زیاتر لە 120,000 ئاوارەی شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بووە
دوزار لەبەر بارودۆخە کەمی کردووە بەڵام لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی وەکو هاوڵاتی بوونەوە لە ڕووی خوێندنەوە کارکردنەوە ئازاد بووە چۆن ئێستا دەبینی ئازادە لە هەموو ڕۆکانەوە ئەو کات و ئێستا شەر ئازادە و هیوادارم ئەو ئاهەنگانەی کە هەیەی گەشت وزاری عێراق دەیکاتن وەڵامدا نەگو بۆ کەسانەی کە بازدەوە دەکەن کە زۆرجار لە فەیسبوک خەڵکی هاوڵاتی عەرەب لە کوردستان ئازار دەدرێ وەکو مواتنێکی عێراقی تەمەشا نەکرێت بەس ئەوە دوورە لە ڕاستی و هیوادارم ئەو خەڵکانەی دێن لەبەرەوەی هەی گەشت وگوزاری عێراقی بەرنامەی گەشتی دستانەی داناوە بۆ چیای کۆڕەک و ئەو شوێنانش لانی لەمە دووە تەنها گەشت لە کاتی هاوینە نەبێ بەڵکو لە دستانەش شوێنەکانی کە بەفری لێ دەبارێ ئەو شوێنانی کە بەفری تێدایە هەندێک گەشت وگوزاری کوردستان هەندێک بەرنامە هەیە لەو شوێنانە پاڵپشت دەبێ یان هاندەرێک دەی بۆی خەڵک جارێکتر لە دستانەش بێنە گەشت و گوزار بکەن و ناو بەفر گەشت خۆیان سەبارەت بە جژنەکان سەری ساڵی تازە تاوان زۆر دەبێ یان کەم دەبێ بە بەراو لەگەڵ ڕۆژانی ئاسایی نا تاوان کەم دەبێت ئامادەکاریەکانی حکوومەت لە کەرتی تەندروستی و ئەمنی و گەشت و گوزاردا و ئامادەکاریەکانی هاوڵاتیان بۆ گەشتکردن بۆ دەرەوەی وڵات و هاتنی ژمارەیەکی بەرچاو لە گەشتیارانی دەرەوەش بۆ نێو هەرێمی کوردستان هەموو ئەمانە ئاماژەیەکن کە ساڵی 2019 چاوەڕوانیەکی زۆری لێ دەکرێت بە بەراورد لە ساڵانی ڕابردوو کە ساڵێکی پڕ لە خێر و خۆشی و ساڵێک بێت کۆتایی بە قەیرانە ئابوووریەکانی نێو هەرێمی کوردستان بهێنێت هەر بۆیش لە هەرێمی کوردستان زۆرینەی هاوڵاتیان لە بۆنە تایبەتەکانی سەری ساڵ پێشوازی لە سەری ساڵی تازە دەکەن هەمویان بەو ئومێدن ساڵی داهاتوو ساڵێکی پڕ خۆشی و پڕ کامەرانی بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ